زەربەوەشاندنی دوایی لە حزبی دموکرات ئامادە دەکرد تا ڕۆژی 28 گەلاوێژی 1358 ساڵ ڕۆژی سەرکەوتنی کودێتای ئیمپێریالیستی بۆ ئەم مەبەستە هەڵبژات. خوێنی تەکەڵتوونی شاری پاوەی کرد لە دیانوو. دژی خەڵکی کوردستان ئێرانی جەهادی دا و حزبی دموکراتی وەرەگەیاند و بەم جۆرە شەری سێ مانگە دەستی کرد. خەڵکی کوردستان لەم شەرەدا یەکتر و یەکپارچە دژی ڕژیمی خوێنی ڕاپەڕینی. سەرەڕای ئەوە کە حزبی دموکرات تاقیکردنەوەی خەڵاتی چەکداری کەم بوو، جارێنەی توانی بوو هێزەکانی پێشمەرگەرێک خا زەبری پێشمەرگە لە بەزەکان ڕژیمی خوێنی بە چۆکدا هێنا و خوێنی ناچار کرد بەیاننامەی 26 خەزەرگۆری خۆی بڵاو بکاتەوە و بەرینی بدا کە مافەکانی ڕەوای خەڵکی کوردستان جێبەجێ بکات. بە دوای ئەوەدا بەرپرسانی حزبی و هێزی پێشمەرگە گەرانەوە نێو شارەکانی کوردستان و کۆنتڕۆلی سەرانسەری کوردستانیان بەدەستەوە کرد. اعتبار و نفوذی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە چەشنێکی بێوێنە چۆتر. لەو کاتەدا بوو کە رژیمی خۆینی شانەسازی باربەتەگرتن لە باڵیۆزخانەی ئەمریکا بە ناوی خەباتی دژی ئیمپریالیستی وەرەکرد. ئەو شانازیە بۆ حزبی دموکرات دەمێنێتەوە کە سەرەڕای ئەوە وەک هێزی شرگێری زدی ئیمپریالیستی هەمیشە لە هەموو چەشنە خەباتێکی ئوسوڵی دژی ئیمپریالیزمی ئەمریکا پشتیوانی کردووە، وەک تەنیانێخراوی سیاسی پێشکەوتن خواست باربەتەگرتنی دیپلۆماتەکانی ئەمریکایی بەکارێکی چەوتدانا و بێزاری خۆی لە سیاسەتی خەڵەتاندنی کۆماری ئیسلامی نیشاندا. سەردەمی وتوێژی نوێنەرانی خەڵکی کوردستان و دەوڵەتی کۆماری ئیسلامی دەست پێ کرد. بەڵام زۆر زوو دەرکەوت کە رژیمی خوێنی تەنیا مەبەستی کەسبی وەختە و خۆی بۆ هێرشێکی پان و بەرینی تری نظامی بۆ سەر کوردستان ئامادە دەکات. 4 مانگ وتوێژ ئاکامێکی نەبوو، چونکە رژیمی خوێنی ئامادە نەبوو داخوازە ئەساسیەکانی ئێمە دموکراسی و خودموختاری قبول بکات. لەمانگی لە شەمەی 1359 شەر لە ناوچەی کامیاران و لە شمالی کوردستان دەستی پێکردەوە بەرەبەرە بوو بە شەری سەرانسەری، شەرێک کە هەتا ئێستا شەر بەردەوام. لە ماوەی وتوێژدا بەرەوبەری حزب لەو هەڵومەتی لە هەڵومەتی لەبات خەڵکی وەرگرت و لە شاری مەهاباد بە ئاشکرا کۆنگرەی چوارمی حزبی دەیکرد. کۆنگرەی چوارم هەم ڕابردووی تێگۆشانی حزبی لە ساڵی 1352 تا 1358 چی کردەوە و هەم ڕێبازی دوڕۆژی یاری کرد. پاش کۆنگرەی چوارم کە لە سەرەتای لە شەمەی ساڵی 1358 داگیرا دەرکەوت چەند کەسێک لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کە لە پاشان بە دەستەی هەڵکەسی ناویان دەرچێت لە ڕێبازی حزبی دموکرات دایانداوە و دەیانەوێ حزبی ئێمە بەرلەسەر ڕێبازی حزبی توورە کە ئەو کاتە بریتی بوو لە پشتیوانی لە سیاسەتی کۆنەپەرستانە و سەرکوتکەرانەی رژیمی کۆماری ئیسلامی و جایەتی لەگەڵ جوانەوەی دموکراتی میلی خەڵکی کوردستان. بە کورتی داوایان ئەوە بوو کە شۆڕژێرانی کوردستان سەگدا بێن، تەسلیمی کۆماری ئیسلامی بن و واز لە خەڵاتی شۆڕژێرانە بێنن. دەستەی هەڵکەتی بە هاندان و پشتیوانی حزبی توورە هەولیاندا زۆربەی ئەندامانی کۆمیتەی ناوەندی بۆ لای خۆیان ڕابکێشن و تەنانەت هەولیاندا لە بەرەوبەری حزبدا کودێتا بکەن. بەڵام کاتێک سەردەکەوتن لە حزب جیابوونەوە و دەستەی سێرەوانی کۆنگرەی چوارمیان پێکهێنا. لە هەڵومەتی ئەو کاتەدا ئەم کارە خیانەتێکی گەورە بە حزب بوو و رژیمی خوێنیشی بۆ هەڵاساندنی ئاگری شەری دیجیگەلی کوردهاندا. بەڵام بەرەوبەری حزبی دموکرات زۆر ئوسوڵی و زۆر قایم بەرامبەر بەو کردەوە خاینانە ڕاوەستا و بە پشتیوانی ئەندامان و هەموو خەڵکی کوردستان ئەم پیلانەی پوتەم کردەوە. مێژووی چەند ساڵی ڕابردوو ڕاست و دروستبوونی سیاسەتی حزبی دموکراتی سەلمان و ئێستا ئەوانەی کە داڕێژەری ئەو پیلانە بوون و سیاسەتی ئەو کاتەی بەرەوبەری حزبی دموکراتیان مەحکوم دەکرد و دەیان تۆمەتی ناڕەوایان تێدەبەست لە کردەوەی خۆیان پەشیمانن و داوای هاوکاری لەگەڵ حزبی دموکرات دەکەن. دەستەی هەڵکەسیش لە مەیدانی خەڵاتی سیاسی کوردستاندا شوێنەواری نەماوە هەروە بزانە هەرگیز وجودیان نەبووە. لە خەرمانانی 1359 شەری ئێران و عێراق دەستی پێکرد و عێراق بەشێکی زۆری لە خاکی ئێران دەگیر.
حزبی دموکرات دیسان تەنیا لێخراوەکی سیاسی شۆڕژێر بوو کە نەچوە ژێرباری هەرا و هوریای شۆڤنیستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە لەجارێک هاواری وابەتەنایان چوە ئاسمان زۆر لەو لێخراوانە کە ئێستا دژی ڕێژیمی خۆمەینی خەڵات دەکەن لایەنگران و ئەندامانی خۆیان بۆ شەرکردن دژی عێراق بۆ دەبهەنار کە هیچ سوودێکی نەبوو نەیانتوانی خۆشەویستی خۆمەینی بۆ لای خۆیان ڕابکێشن تەنانەت لە هەندێک لە دەبهەکان ئەندامانیان لەلایەن خودی ڕێژیمی ئاخوندیەوە گیران و ئێلام کرا بەڵام حزبی دموکرات بەڕاشکاری ڕاگەیاند کە ئەگەر کۆماری ئیسلامی داخوازەرەوەکانی خەڵکی کوردستان قبوڵ بکە ئەو کاتە ئەندامان و پێشمەرگەکانی حزب ئامادەن لە خاکی ئێران بەرامبەر دەهێنشی پێشگۆشانی حزب لە ماوەی نێوان کۆنگرەی چوارەم و پێنجمدا سیاسەتی دواڕۆژ و ئەرکەکانی حزبی دیاری کرد کۆنگرە پاش لێکدانەوەی وردی هەڵومەتی ئێران هاتە سەر ئەو باوەرە کە لە چوارچێوەی رێژیمی کۆنەپەرستی خۆمەینیدا هیچ کام لە داخوازە بنەرەتیەکانی خەڵکی کوردستان نایەنەتی بۆیە کۆنگرە بە تێکرایی دەنگ دروشمی ڕوخاندنی رێژیمی خۆمەینی هەتن کرد کۆنگرەی شەشەمی حزب کە لە مانگی ڕێبەندانی 1362 پێک هات لەسەر دوریشمی ڕوخاندنی رێژیمی خۆمەینی پێدا کرد و ئەم دوریشمە ئێستاش هەرنیشاندەری هەڵوێستی حزبی دموکرات بەرامبەر بە کۆماری ئیسلامیە کۆنگرەی شەشەم پاش لێکدانەوەی وەزی کوردستان هاتە سەر ئەو بڕوایە کە پێویستە ئاڵوگۆڕێک لە شێوەی شەری سەردارانەدا پێکرد چونکە شەری دەبهێی لەمەو دووە یانی لە قازاندی بۆ هێزی پێشمەرگە زیاترە بۆیە بریاردرا کە هێزی پێشمەرگە تاکتیکی شەری پارتیزانی هەڵبژێرێت لە هەموو جێگایەک هەبێ و لە هیچ جێگایەک یار نەبێت بەپێی ئوسولی پارتیزانی شەرکا و بایەغێکی زۆر بەنین و کەمین برا بەکارهێنانی ئەم تاکتیکە تازەیە تا ئێستا بۆ خەڵاتی تەکدارانە زۆر بەسوود بووە هەروەها کۆنگرەی شەشەم سۆسیالیزمی دموکراتی وەک ئامانجی دواڕۆژی حزب هەتن کرد کە بێگومان لە خەڵاتی دواڕۆژی حزبی دموکراتدا شۆنەوارێکی بەرچاوی بێت حزبی دموکراتی کوردستانی ئێران هەموو کاتێک لەو بڕیایەدا بووە کە بۆ ڕوخاندنی رێژیمی خۆمەینی و هێنانە سەرکاری رێژیمێکی دموکراتی هاوکاری و هەماهەنگی هەموو هێزەکانی شۆڕژێری ئێران پێویستە بۆیەش هەر لە سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ئێرانەوە بۆ پێکهێنانی بەرەیەکی دموکراتی و دژی ئینتەگرالیستی هەوڵی داوە هەر لەسەر ئەوە تاپەش بوو کە لە ساڵی 1306 چوو بۆ نێو شورای نیشتیوانی بەرگریەوە حزبی ئێمە لەو بڕوایەدا بوو کە شورا دەکرێت ڕۆژ بەڕۆژ تر دموکراتیزە بکرێت و ببێ بە ئالتێرناتیڤێکی دموکراتی و دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان دابین بکات بەڕاستیش تاپارەکە شورا چەند هەنگاوی گرنگی لەم بارەوە هەڵێنایەوە بەڵام کاتێک ساڵێک لەمەوبەر حزبی دموکرات هێژنیاری کرد کە شورا هەنگاوێکی دیکەش بەرەو دموکراتیزە بوون هەڵبژێت تا بتوانێت هەموو هێزەکانی ڕەسەنی دژی ڕێژیم لە خۆیدا جێ بکاتەوە پاسبانی مجاهدینی خەڵک تجایەتی خۆی لەگەڵ پێشنیارەکانی حزب دەرکەوت و دەرکەوت کە نەدەی هەمێ شورا دموکراتیزە بکرێت و نەدەشی هەمێ کە دەستە پاوان خوازی خۆی هەڵبگرێت تا شورا ببێ بە شورایەکی ڕاستەقینە بەڵکو پێخۆشە شورا وەک ئاڵەتی دەستی مجاهدین بمێنێتەوە لە هەڵومەرجێکی ئەو تۆدا بوو کە حزبی ئێمە بەجاردا شورا بەجێبێ پاش هات لە دەری حزبی دموکرات و چەند ئەندامی دیکە لە شورا تەنیا ناوێک لە شورای نیشتیمانی بەرگری بەجێماوە لەنا شورا هەر پاسبانی مجاهدینە و حزبی ئێمە ئێستاش هەموو هەوڵ و تەقەلای خۆی بۆ پێگهێنانی بەرەیەکی پاون و بەرینی دموکراتی و دژی ئینتەریالیستی کە هەموو هێزە شۆڕژگێرە ڕەسەنەکانی ئێرانی لە خۆیدا کۆبکاتەوە هەر درێژە پێدەدا و لەم بارەوە ئامادەی هاوکاری لەگەڵ هەموو ئەو هێزانێت نیشتمانانی بەرێز هاوڕێیانی خۆشەویست پاش سال خەبات حزبی دموکراتی کوردستانی ئێران
بە ئامانجەکانی خۆی بەفادار ڕزگارکردنی نیشتمان لەژێر زۆرداری ئیمپەریالیزم و سەرماندنی سیاسەتێکی هەربەخۆ و بێلایەن جێگیرکردنی دموکراسی و پلورالیزمی دموکراتی وەدەستهێنانی خودمختاری بۆ کوردستان دابنیکردنی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانی زەحمەتکێشان ئامانجە لە مێژینەکانی حزبی ئێمە حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبێکی ئێرانیە لە چوارچێوەی سنووری وازی ئێراندا بۆ مافی خودمختاری خەبات دەکات بەڵام هەر لەو کاتەشدا حزبێکی کوردستانیە و پشتگیری لە مافی چارەنووسی نەتەوەی کوردەکات خەباتی چل ساڵەی ڕابردوو نیشاندەری ئەو ڕاستیەیە کە حزبی دموکرات لە هەموو هەلومەردێکە ئەوەندە کە لە توانایدا بووە یارمەتی شۆڕژێرانی کوردی لە هەموو پارچەکانی کوردستانداوە و بێگومان لە دوا ڕۆژیشدا لەسەر ئەم سیاسەتە هەر بەردەوام دێت بە شانازیوە دەڵێن کە حزبی ئێمە هەمەن درێژترین و بە ئەزمونترین ڕێکخراوی سیاسی مێژووی کوردستانە ئەوە هەم جێگایەکی تایبەتی لە خەبات و توور درێژی نەتەوەی کووردا بۆ حزبی ئێمە دیاری دەکات و هەم مەسئولیەتێکی گەورە دەخاتە سەرشان با لە چلمین ساڵی دامەزرانی حزبەکەماندا هیوای خۆمان دەرببڕین کە حزبی دموکرات ئەم مەسئولیەتە گەورەیە بە باشترین شێوە بەڕێوە دەبات ئێمە دڵنیان کە لەم خەباتە دژوار و خێناوێدا کە خەڵکی کوردستانی ئێران بەرەی بەلایەتی حزبی دموکرات 6 ساڵە درێژەی هێنرا سەرکەوتن هەر بۆ بزوتنەوەی شۆڕژێری دەری کوردە چونکە داخوازەکانی ڕوایە چونکە داخوازەکانی ڕەوایە چونکە ئەم بزوتنەوەیە هی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و پشت شار و گوندەکانی کوردستانە چونکە پێشمەرگە لەرزەکانی کوردستان بە قارەمانەتێکی بێوێنەوە دیفاع لە ئازادی و شەرەفی دەرەکەمان دەکەن چونکە حزبێکی پێشرە و شۆڕژێر وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبی پێشەوە قازی محەممەد ڕێکخەر و بەڕێوەبەری ئەم بزوتنەوەیە ئەو نیشتمانان هاوڕێیان ئازادی بە خۆرایی دەست ناکرێت نرخی ئازادی گران بەڵام ئێمە هەمووە دەمێژێ بریارمان داوە کە ئامادەین ئەم نرخە گرانە نوشێت ئێستاش بە بۆنەی ڕۆژی پیرۆزی 25 گەراوێژ لە چلمین ساڵ ڕۆژی دامەزرانی حزبە شۆڕژێرەکەماندا جارێکی دیکە لەگەڵ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی لەگەڵ خوێنی شەهیدە خۆشەویستەکانمان پەیمان نێ دەکەینەوە کە تا سەرکەوتن تا دابنکردنی دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستان لێوتان خەباتی خۆمان درێژە دەکەین پیرۆز بێ 25 گەراوێژ ڕۆژی دامەزرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران هەرکەوێ خەباتی گەرانی ئێران بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی و هێنانە سەرکاری رێژیمێکی دموکراتی